روژه به روژه بریارو جوینن حکومت هرمه و پارلمان کلوسنه و لوینه به پروسه سیاسی دیدن کل 12 اکتبر راسه مایه و لیور حزب به راستخو نراستخو پیام سیاسی به هفدود بیجن ده جوین ایریا سروکین فراکسیونین یکتی کمال یگرتو گل جگری سروک پارلمانی و تیده برچاو که حزب لیرکا وان جورا ریشتنان کارنامه خواه به هفدو اشکره دکن هرچنده هشتا حزب فرمی چه لفاتن امضا نکرینه ده جوینا ایرودا کو تیدا گوتن با گوتو بشکنا پروژه چاکسازی حکومت هرمه جارا کدن تفگارا گوران رجبونا خواه لسر هلویسی خواه تکس کره و راگهاند بجداریا جوینا که ناکن کو شرعیت بدتا درخستنا سروک پارلمانی و وزیر نوان ده حکومت دا پێمان وایە گەلەی ئێستادا حزبەکان و پەرلەمانتاران دەیانەوێت پەرلەمان ڕۆڕی حەقیقی خۆی بۆ بجێڕ درێتەوە تەنها بەیەکشت دەبێت کە پەرلەمانتاران و حزبەکان کار بەوە بکەن کە کۆتایی بە کوتەداکەی پارتی بهێندرێ و سەرۆکی شەرعی پەرلەمان بگەڕێتەوە سەرکارەکەی بۆ پەرلەمان بتوانێت ڕۆڵی هەبێت لە چارەسەرکردنی قەیرانەکان بەتایبەتی قەیرانی سەرۆکایەتەرێم و قەیرانی دارایی و پێمان وایە لە ئێستادا نابێ هیچ لایەنێک شەرعیت بە کوتەداکەی پارتی بدات. هشتا دیارنیه دوی جوینه چه بریاره کار بیده دان لسروک فراکسونا پارتی کو اوجی بجداریا جوینه ببود بیجه به بجدار بونا فراکسونا گوران جوین به آریشه و مزایده پریوچو کۆبنەوەی ئەمڕۆ کۆبنەوەیکی زۆر جددی بۆ دوور بوو لە مزایدات بەڕێی منی شخصی پێم وایە غیابی گۆڕان وای کرد و کۆبنەوەکە جددی بیتن و دوور بوو لە مزایدات دەمێک ئێمە بەڕاشکاوی ڕەمانگەاندووە گۆڕان سەرکەوتو نەبوو لە پرۆسەی ئیدارەدان لە پرۆسەی سیاسیدا بە شێوازێک خیتابێکی تەنها وروژاندنی میدیایی هەبوو ئەگەر بەو شێوازە بچێتن تەسەوڕ دەکەم غیابی گۆڕان زۆر باش دەبێتن. فراکسیونên گۆڕان یەکەتی یەکگرت و کۆمار لێ دەستپێکە دەستپێکنا vê xولێ پرۆژە و هەلویسێوان لە هەفتوو gelek نێزیک بوون هەیاوی ڕادایی هەفبەش بوون دهندێک پرۆژەیاندا لێ جوینا ئێرویا پەرلەمانی و بەریارên چاکسازیان حکوومەتێ وها دیار دەکات ئەو قۆناغا بووە ڕابردوو. بەس کاک جەعفەری مێنکی ئەو بە حکمی ئەوەی کە جێگری سەرۆکی پەرلەمانە و پەیوەندیدارە بە کاروباری لیژنەکان هەرەوە هاتوو. کۆبوونەوەیەکی ئاسایی بوو ئەسڵەن نەبێ مەقسە لەم شتانە بکەین یعنی چۆن نەبێ پەرلەمانی کوردستان بێدەنگ بێ لە بەرامبەر مەلەفێکی گەورەی وەکو چاکسازیە ئەسڵەوەی قسەی جددی لە مەسەلانە بکەین ئێمە. جبلی تفگارا گۆڕان فراکسیۆنا بزودنەوە ئیسلامیژی بەرهەوی جوینە ئیرو نەبوو شوان قەلەزەی سەرۆکی فراکسیۆنا بزودنەوە ئیسلامیت بێژە پەرلەمانی gelek karindin lê pêşiya wê hene ku civînan lêser biked nek çaksaziyên hikûmetê ji ber vê yekê bejdariya civîna îro nekir.